چ بێنازیەکە ئەو دەمەی دراویتەتە دەست خۆت و وێڵ کراویت. اینجا بەو حاڵەوە بیر لە تاریکی و زبری و تۆقێنەری ژیانی دنیا دەکەیتەوە. خەمێک سەراپای بوونتدا دەگرێت کە ورد و درشتی کایەکانی ژیانت دەگرێتەوە. هێواش دەتهاڕێت. خەمێکە ڕۆدەچێتە هەندێ وردەکاریوە کە دەمێکە درکت بە بوونیان نەکردووە. هێندە خێرا پەل ئەهاوێت نەوەک ئەوەی فریان ناکەوید لە خۆتی دوور بخەیتەوە، بەڵکو چنگوڵی لەو ئازیزانشت گیر دەکات کە بڕیار وایە لە خۆشیەکانتدا بەشداریان پێ بکەیت و خەمەکانت هێندە لیانەوە دوور بن، تەنها بزانن خەمباریت و بەس. نەزانن بۆ ناچار بن بپرسن خەمەکەتم پێ بڵێ بە ئەگەر هیچیشم پێ نەکرێت لەگەڵتدا بگریم. ئەمە ئەو دەمەیە کە تێدەگەیت ئەگەر هەموو دنیا نازت هەڵگرێت بۆت پێ بکەنێت لەگەڵتدا بگری، مادەم گرنگی پێدان و دڵدانەوەی ئیلاهید لەدەستداوە یاخود کەمی کردووە. ئیتر هیچ شتێک بەهاکەی جارانی نامێنێت. چێژێک نامێنێت بە ناوی شیرینی و ساتێک نامێنێت بە ناوی بزە و خەندە و دڵخۆشیەوە، چونکە هەموو ئەوانەی ئەمڕۆ ئازیز و خۆشەویستن پاش خۆشەویستی و پەیوەندی ئیلاهی هاتتە نێو ژیانتەوە. هەمووشیان لێت دادەبڕێن دابڕانێک کە ڕۆژی دیداری نوێ هەڵهاتن لێکدی نییە و بەس، بەڵکو هەوڵی پاش قوڵ و بە قوربانکردنی یەکدێ لە پێناوی خوددا. هاوار سەد هاوار بۆ ماڵوێرانیەک نێوانت لەگەڵ ئەڵڵا بگاتە ئاستێک لە ڕێی بەندەکانیەوە میر و سۆز و بەخشندەی ئەو زاتە هەست پێ بکەیت و بڵێیت شیاوی ئەوە نەمابیت بە پەتی خۆشەویستی ببەستریتەوە و جارێکی دی نەدرێتەوە دەستخۆت، نەبادا کەتنێکی دی بنیتەوە. تێکسوونی نێوانت لەگەڵ پەروەردگارە شیوەنی دەوێت، شیوەنێک کە وشکی چاوان و وەستانی لێوەکان و خەوتنی شەوان و کەوتنی دەستەکانت لێ حرام بکات، هەتا ئاش ئەبیتەوە و سۆزی ئەو زاتە بەدەست دەهێنیتەوە. یەکەم نیشانەی ئاشتەواییش هەستکردنە بە نیشانەکانی یەخۆشبوون و ئاماژەکانی نازپێدانێکی تر. فويل للقاسية قلوبهم من ذكر الله